سڵاو بینەرانی ئازیزی تەلەڤیزیۆنی کۆمەڵە ئەم کاتە و گشتکاتێکی ژیانتان پڕ بێت لە شادی و کەمەرانی ئازیزان لە ئەڵلقەیەکی تر لە بەرنامەی دیدار و ڕافەوە هاتوونێتە خزمەتان بۆ پێشکەشکردنی بەرگە و بابەتەکانی ئەم بەرنمەیە لە ئەڵلقەی ئەم هاوتوێی بەرنامەکەماندا ئێوەی ئازیز بینەر و بیسەری بابەتێک دەبن بە ناونیشانی فاروق ڕەفیق لە نێوان هاوار و نووسینەکانیدا لە نووسینی بەڕێز فواد سدیق بەو هیوایی ناوڕۆکیەم بابەتەش بە دڵی ئێوەی خۆشەویست بێ و ئێستاش فەرمون بۆ درێژەی بەرنامەکەمان. فاروق ڕەفیق لە نێوان هاوار و نووسینەکانیدا نووسین فواد سدیق مەرگی مرۆڤ تەنها وەستانی لێدانی دڵ و ساردبوونەوەی جەستە نییە بەڵکو داخستنی دۆسەی پرسیارێکی زیندووە لە نێوان بوون و نەبووندا. کۆچی دوایی فاروق ڕەفیق پێشەوەی تەنها هەواڵێکی ماتەمینی بێت ڕوبەڕووبوونەوەیەکی سەختە لەگەڵ ئەو پرسیارە جەوهریانەی بە درێژایی تەمەنی جارێک بە هاوار جارێکی تر بە نووسین جارێک بە هەڵچوون جارێکی دیکە بەڕامان دەیویست لە ناو ویژدانی نستوی کۆمەڵگادا بێداریان بکاتەوە. لێرەدا لەبەردەم ونبوونی جەستەدا ئێمە نامانەوێت تەنها ستایشی مردوویەک بکەین یان بە دیار پاشماوەکانیەوە بگرین بەڵکو دەمانەوێت لەم کاتی مردنی فیزیکیەدا خوێندنەوەیەک بۆ مانای بوونی ئەو بین بکەین و پێویستە لە سۆزی ڕوود خۆمان ئاودی بکەین و بگەین بەو کرۆکە فەلسەفیەی کە کاراکتەری فاروق ڕەفیقی لەسەر بنیادنرا بوو. کاراکتەرێک لە نێوان ئایدۆلۆژیا و فەلسەفەدا لە نێوان تاکگەرایی و خەمی گشتیدا وەک پەنەدۆڵێک لە جوولەیەکی بێوەستاندا بوو. یەکێک لە خەسڵەتە هەرە دیارەکانی فاروق ڕەفیق ئاوارەیی و معریفی و تراژیدیای ناسەقامگیری بوو کە زۆر جار وەک خاڵی لاوازی دەبینرا بەڵام لە ڕاستیشدا نیشانەی نیگەرانێکی بوونگرایی قۆڵ بوو بریتی بوو لە ناسەقامگیری فکری و سیاسی ئەو وەک کۆچەریەکی معریفی دەردەکەوت لە ڕەهەندیەکانەوە بۆ ئیسلامیزم لە ئیسلامیزمەوە بۆ لیبرالیزم و دوجار بۆ ناوکای پۆپۆلیزمی سیاسی نەوەی نوێ و لەوێشەوە بۆ ناو ناسیۆنالیزم. ئەم گۆڕانکاریە خێرایانە نەک تەنها گزارش بوون لە گەڕان بە دوای حەقیقەتدا بەڵکو گزارش بوون لە بێشوێنیە کە لەو بێشوێنەوەی کە بڵێن ڕۆشنبیری کورد پێوەی دەناڵێنێت. فاروقیش نەیدەتوانیت لە یەک شوێندا جێگیر بێت چونکە هیچ ماڵێکی فکری لە کوردستاندا نەبوو تا تینوێتیە مێتافیزیەکەکانی ئەو بشکێنێت. ئەو کێشە دەرونی و فکری وەکو ناسەقامگیری وەسف دەکرد یان دەکرێت لە بنەڕەتدا شکستی سیستەمە فکریەکان بوو لە بەکۆی لەکردنی عەقڵێکی یاخی. فاروق دەیویست هەموو شتێک بێت بەڵام لە کۆتاییدا لە ناو تەمومانی ئەم هەموو ڕێگایانەدا جەماوەرەکەی و دۆستە نزیکەکانیشی لێدا بڕان. ئەمە تراژیدیای ئەو مرۆڤەیە کە دەیەوێت بە تەنیا ڕێگای نێوان پیرۆزی و سیکۆلاریتی ببڕێت بەبێ ئەوەی ئامڕازە جێگیرەکانی بۆ بنیاد بنێت. بەڵێ بینەران ناوڕێکی کورد وەردەگرم و دێمەلاتەن. بەڵێ بینەران دەست دەکەینەوە بە درێژەی بابەتەکەمان. دیالێکتی دەنگ و بێدەنگی فاروق ڕەفیق بەوە ناسرا بوو کە لە گفتوگۆ و سیمینارەکانیدا حەزی دەکرد هاوار بکات. زۆر کەس ئەمایان وەکو ناتەواویەک لە ئەتەکێتی ڕۆشنبیری دەبینی بەڵام ئەگەر بە چاوێکی فینۆمینۆلۆژیانە سەیری بکەین ئەو هاوارە گزارش بوو لە غەریببوونی ڕۆشنبیر لە ناو جەماوەردا. کاتێک ڕۆشنبیر هەز دەکات پەیامە قوڵەکانی لە ناو فەوزای گشتیدا ناگەن پەنا بۆ هاوار دەبات. هاوارەکەی فاروق هاوارێکی بایۆلۆژی نەبوو بەڵکو هاوارێکی معریفی بوو بۆ کێشانی سەرنجی کۆمەڵگایەکی نەخڕۆبوو لە ناو نەریت و چەقبەستوویدا. هەڵەی فاروق لەوەدا بوو وای دەزانی قەبارەی دەنگ دەتوانێت جێگای قۆڵی واقع بگرێتەوە لە کاتێکدا زۆر مەلا هەن لەسەر مینبەرەکان پڕ بە گەرویان هاوار دەکەن و جنێویش دەدەن بەڵام هەیو فاروق شارەزای مێژووی فەلسەفە بوو کانت و هێگڵ و نیچەی دەناسی بەڵام نەیتوانی ئەو معریفە بستراکتە پوختە بە واقعی کۆنکرێتی کۆمەڵگای کوردیەوە گرێ بدات. ئەو لەسەر سەکۆیەک دەوەستا و باسی مرۆڤی باڵای دەکرد بۆ مرۆڤگەلێک کە هێشتا لە گیر و گرفتی نان و ئازادی ڕزگاریان نەبووە. ئەم مەوداقوڵەی نێوان فکری فەلسەفی و واقعی کۆمەڵایەتی هەبوو. وای کرد هاوارەکانی فاروق وەک دەنگدانەوەیەک لە چۆڵەوانیدا بمێننەوە
فاروق ڕەفیق وەک هەندێک لە هاوڵەکانی تووشی دەردی نەرجیستیەتی معریفی بوو. حەزی دەکرد بەردەوام لەژێر تێشکی کامێراکاندا بێت. حەزی دەکرد وەک تاکە فەیلسوف بناسێنرێت و ئەوانی تر بە نەخوێنەوار ناوزەند بکات. ئەو خەسڵەتە تەنها کێشەیەکی کەسی نەبوو، بەڵکو کێشەی بنیادنانی ڕۆشنبیری کوردیە. ڕۆشنبیری کورد کاتێک دەگاتە ئاستێکی دیاریکراو لە معریفە، خۆی لەسەر و کۆمەلگاوە دەبینێت و دەیەوێت وەک ڕزگارکەریان پێغەمبەرێکی سێکۆلار دەربکەوێت. ئەمەش وای کرد کە فاروق نەتوانێت بێتە بەشێک لە کاری گروپی. لە کۆمەلگای ئێمەدا ڕۆشنبیری تاکە کەسی حاکمە. هەمووان دایانەوێت مایسترۆ بن بێ ئەوەی ئۆرکێستراکە بوونی هەبێت. فاروق تینووی ئەوە بوو ڕێبەرایەتی سوپایەکی فکری بکات، بەڵام لەبەرەوەی بڕوای بەکاری هاوبەش و سازان نەبوو هەمیشە بە تەنیا دەمایەوە. ئەمەش زۆر نیگەرانی دەکرد، لە ناو دڵە ڕاوچەی توندا دەژیا، چونکە دەیویست جیهان بە تەنیا بگۆڕێت و ئەمەش مەحاڵترین پرۆژەی فەلسەفیە. ئەو سەرمایی فاروق ڕەفیق و ڕۆشنبیرانی تر دوای خۆیان جێ دەهێڵن کتێبەکانن، بەڵام لێرەدا پرسیارە جەوهەریەکە سەر هەڵدەدات: ئایا نووسینی ناو کتێبەکانیان توانای مانەوەیان هەیە؟ زۆربەی بەرهەمە فکریەکان ئێمە بەرهەمی ساتەوەختن، کاردانەوەن بۆ ڕووداوە سیاسیەکان نەک بۆ پرسیارە ئەدەبیەکانی مرۆڤ. فاروق لە ناوەڕاستی ململانێکی توندا بوو. ئەمەش وای کردهبوو کتێبەکانی زیاتر ڕەهەندی کاردانەوە و دیبەیتیان هەبێت تاوەکو سیستەمێکی فەلسەفی داڕێژراو. تەمەنی کتێبی کوردی کورتە، چونکە نەوەی نوێ بەردەوام لە فەزایەکی پچڕاودا دەژی. ئێمە نەریتێکی فکریمان نییە یەکتر تەواو بکەین، بەڵکو هەر یەکێکمان دەمانەوێت لە سفرەوە دەست پێ بکەین. فاروق ڕەفیق هەوڵیدا ببێتە پردێک لە نێوان فەلسەفەی ڕۆژئاوا و ئەقڵی کوردی. بەڵام ئەم پردە زۆر جار بەهۆی هەڵچوونە سیاسی و کەسیەکانیەوە دەهەژا و دەلەرزی، زۆر جاریش دەڕووخا. مانەوەی کتێبەکانی فاروق بەستراوەتەوە بەوەی ئایا نەوەی داهاتوو دەتوانێت لە ناو ئەم هاوارانەدا دەنگە ڕەسەنەکە بدۆزێتەوە؟ بەڵێ بینەران، لێرەدا ناوەڕێکی کورد وەردەگرم و دەمڵێتە. فاروق ڕەفیق خەونی بەوە دەبینی ڕابەرایەتی گۆڕانکاریی گەورە بکات. تینووی گەیشتن بوو بە لووتکەی کاریگەری، بەڵام کێشەکە ئەوە بوو ئۆرکێستراکە، کۆمەڵگا، حیزبەکان، دەستگا ڕۆشنبیریەکان نەک ئامادە نەبوون، بەڵکو لە ناشاستترین دۆخی خۆیاندا بوون. مایسترۆیەک بە بێ ژەنیارەکان تەنها وەک ئەکتەرێکی سەرشان و دەردەکەوێت کە بە تەنیا ئاماژە بە هەوا دەکات، یان بڵین ئاماژە بۆ هەوا دەکات. ئەمە ئەو شوێنەیە کە سۆز و عاتیفە دەبێت وەلا بنرێت و بە دیدێکی سارد و بابەتیانەوە سیر بکەین. فاروق قوربانی و فەزا شێواوە بوو کە تێیدا ڕۆشنبیر دەبێتە سیاسێکی شکست خوارد و سیاسیش دەبێتە ڕۆشنبیرێکی ساختە. فاروق نەیدەویست بێتە فەرمانبەرێکی فکری، بەڵام نەشی دەتوانی لە دەرەوەی دامەزراوەکان کە هەمیشە لێیان هەڵدەگەڕایەوە مانا بۆ خۆی دروست بکات. فاروق ڕەفیق بە هەموو هەڵچوون و داچوونەکانیەوە، بە هەموو گۆڕانە فکریە خێراییەکانیەوە گوزارش بوو لە ڕۆحی سەردەمی کوردی، سەردەمێک کە ماناون بووە و مرۆڤەکان بە دوای شوناسێکی جێگیردا دەگەڕێن. فاروق ڕۆیشت و کۆچی دوایی کرد، بەڵام ئەم پرسیارەی ئەو بەرجەستەی دەکرد هێشتا زیندووە. ئایا فەلسەفە دەتوانێت ژیانی ئێمە بگۆڕێت، یان تەنها وەکو وەسوەسەیەکی ئەقڵی لە ناو دڵە ڕاوچیەکانماندا دەمێنێتەوە؟ ئێمە لێرەدا دەمانەوێت بورن، ئێمە لێرەدا نامەنەوێت بڵێن ئەو فەیلسوف بوو، چونکە فەیلسوف نەبوو، بەڵام ژیانێکی ناو مێژووی فەلسەفە پڕ لە دڵڕاوچەی بەڕێ کرد. مەرگی ئەو کۆتایی هاوڕەکانیەتی، بەڵام سەرەتایەکە بۆ ئەوەی ئێمە بە بێدەنگی و بە قۆڵی دوور لە سۆزی کاتی سەیری ئەو پاشماوەیە بکەین کە دوای خۆی جێی هێشتووە. فاروق ڕەفیق وەک هەر مرۆڤێکی تر لە نێوان درەوشانە و تاریکیدا هاتوچۆی دەکرد. ئەمڕۆ جەستەیە و لێرە نییە، بەڵام ئەو پچڕانە فکریەی دروستی کرد وەک برینێکی کراوە لە جەستەی کللتوری کوردیدا دەمێنێتەوە. مانا لە مەرگی فاروق کۆتایی نایێت، بەڵام لەو شوێنەدا دەست پێ دەکاتەوە کە ئێمە دەپرسین بۆچی نەمانتوانی ئۆرکێستراکە بۆ مایسترۆکە ئامادە بکەین، یان بۆچی مایسترۆکە نەیتوانی زمانی ژەنیارەکان فێر ببێت، بۆچی کۆمونیستێک یان مارکسیستێک
دوای 10 ساڵی مارکسیز بوونی اینجا گومانی بۆ دروست دەبێت کە ئایا خوددا هەیە یان نییە. ئەی بەهەشت و دۆزەق چیرۆکی پڕ لە ئەفسانەن یان نا؟ ئەمانە و دەیان پرسیاری دیکەی قوڵ هەن کە فاروق ڕەفیق وەک میراتێکی گران بە هاوتاڵ بۆی جێهێشتین. خوش و بلبل
صفایی ناو و گلشن لدوری آرزی سنبول اتو هم این گل جهان بجور بلبل تارا بجور بلبل تارا. بەڵێ ئازیزان و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆژمان تا ئەڵلقەیەکی دیکە لەم بەرنامەی دیدار و ڕاڤە دەگەینەوە بە یەک کات و ساتێکی باش بۆ هەموو لایەکتان هیوادارم بابەتەکەش بەدڵی هەموو لایەکتان بوو بێت.